سڵاوتان لەبێ و کاتان باش لە کەرکۆ لەگەڵتانم لەبارەی دوای ڕزگا و زانیاریەکانی دوێنێ شەوەوە کە ماوەی 2 ڕۆژە دۆخی کەرکووک لە ناوچە کوردەکان تا ڕادەیەک بە نائارامی بەڕێوەچێت دوای ئەوەی ڕۆژی دووشەمە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕاگەیەندرا لە کەرکووک لایەنگرانی حزب و لایەنە کوردەکان دەستیان کرد بە ئاهەنگگێڕان بە تایبەت لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان دوای ئەوەی کە کاندیدەکەیان شاخەوان عەبدوڵڵا توانی لەسەر ئاستی هەموو کەرکووک لە یەکەم بەدەست بێنێت و زیاتر لە 31,000 دەنگ بەدەست بێنێت ئەمە وای کردەوە لایەنگرانی ئەو حزبە لە ناوچەی فلکەی خوان لە گەڕەکی ڕەحیماوەی شاری کەرکووک ئاهەنگ بگێڕن لە کاتی ئاهەنگگێڕانەکەدا گرژی لە نێوان لایەنگرانی پارتی و لیوای شەخصیەکی کەرکووک دروستبووی هێزەکانی لیوای شەخصیەکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە مستەفا کازمیە لە شاری کەرکووک ئەو گرژیە دروست بوو دواتر لایەنگرانی پارتی ئەو هێزیان بەدەبە ئەو بەرد گرژیەکان دروست بوو هێزەکە کشانەوە لەو ناوچەیە نەمان ئەمە وای کرد کە تووڕەی ئەو هێزە لە ناوچە کوردەکان زیاد بکات و وەکو خۆیان دەڵێن بۆ پاراستنی ئارامی و سەلامەتی ئەو ناوچەیە بۆ ماوەی زیاتر لە 20 کاتژمێر تاوەکو کاتژمێر هەشتی ئەوارەی دوێنێ شەو هێزێکی زۆری ئەو هێزە لە ناوچەی فلکەی خوان جێگیر بوون ڕێگەی بە هاتوچۆ هیچ هاوڵاتیەک نادرا لە دوای ئەوەی کە یەکێتی ڕایگەیاند کە ئەوان هاتوونەتە سەرخەت بۆی ئەو شەقامە بکەنەوە ڕێگە لەو ڕێگەی هاوڵاتیان لە شەقامە کرایە و هاتوچۆوە بەڵام بازگەکانی ئەم هێزەکە تاوەکو ئەم کاتە قسەتان لەگەڵ دەکەم لەو شەقامە ماوە و جگە لەو شەقامە تەواوی شەقامەکانی کەرکووک شەقامی ناوچە کوردەکانی کەرکووک داخران بە تایبەت لە بازاری سەر کوردەکەی شاری کەرکووک کوردی شەیدان لێەوە تاوەکو بەردەم فولکەی پارێزگای کەرکووک کە شەقامی پارێزگای پێدەوترێت هێزەکانی لیوای شەخصیەت و هێزانیەکانی کەرکووک تەواوی ئەو شەقامانیان داخستووە من کەمێک بەر لە سەوبەنە فرانسەفۆیە لەگەڵ هەوڵدا پەیوەندی بە بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکەم بەڕێز حەمید کاوە غەریب بەڵام پەیوەندیەکەی بەردەست نەبوو و شەوی ڕابردوو لەبارەی ئەو گرژیانی دێنەشەوە هێزەکانی لیوای شەخصیەت و هێزەکانی پۆلیسی کەرکووک گەڕەک کوردیەکانیان دەپشکنین بە دوای کۆمەڵێک ناواتەکە ڕەنکە نایان لابوو لە گرژیەکانی شەوی دووشەمەیان بەشدار بوون کە ئەوان بە تێکدەر نایان دەبرد لەسەر ئەو بابەتە پۆلیسی کەرکووک ڕاگەندرایەکی بڵاو کردەوە و ئاماژەی بۆ دەکە ئەوان هاوڵاتیانی کەرکووک ئاگادارەکەنەوە کە دۆخی ئەمنی کەرکووک لە ئێستادا سەقامگیرە و هیچ کێشەیەکی تێدا نییە ئەوەی کە ڕووی داوە بە دوای کۆمەڵێک ناوداگەڕاون کە ئەو کەسانە هەوڵا داوە گێرە شێوێنی بنێنەوە ئاژاوە لە کەرکووک بنێنەوە کە ئەمە وتەی پۆلیسی کەرکووکە ڕاگەندراوەکەیان بە زمانی عەرەبی بڵاو کردەوە و لە پێگەی تایبەتی خۆیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک لە دوای ئەو بابەتە هێزە ئەمنیەکان تاوەکو درەنگانی ئەم شێویش لە گەڕەکە کوردەکان دەگەڕان و بەپێی هەندێک ڤیدیۆ و فۆتۆ کە دەستی شاپرێس کەوتەوە و لە ڕێی سەرچاوەکانەوە بە شاپرێسەوە نێردراوە لە کەرکووک بە تایبەت لە گەڕەکانی شۆرجەوە هەندێک گەڕەکی دیکە کۆمەڵێک گەنج دەستگیر کراون و هێزە عێراقیەکانیش بە تانک و گریپۆشەوە بەناو گەڕەکانەوە گەڕان و کێوماڵی ئەو گەڕەکانیان کردو بە دوای کۆمەڵێک ناوایە گەڕاون جیاواز لەم بابەتە شەوی ڕابردوو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامەکانی لە وێبسایتی فەڕووی خۆی سڕیەوە لە دوای ئەوە باش چەند خولەکێک ئەنجامی نوێی بڵاو کردەوە بەپێوە جامانەی کە بڵاو کراوەتەوە و شاپرێز دەستی کەوتووە لە کەرکووک کۆمەڵێک گۆڕانکاری ڕوویداون کە گرنگترین گۆڕانکاری ئەمەیە باسی کەم ئەوەیە کاندیدی بەرەی تورکمانی سەوسەن عەبدولواحید لە بازنەی دووەم کە لە ڕۆژی دووشەمە ڕاگەیەندرا ئەو دەرچووە بەڵام شەوی ڕابردوو ئەنجامی کۆمیسیۆن بڵاوی کردەوە ئەو لە لیستی دەرچووەکان دەرکراوە لە شوێنی ئەو کاندیدێکی هاوپەیمانی فەتح دادراوە کە ناوی غەریب عەسکەریە یاخود غەریب عەسکەر کە کاندیدی هاوپەیمانی فەتح و لەسەر پێکهاتەی عەرەبی شیعەی کەرکووکە توانیوەتی بە 7681 دەنگ و بە جیاوازی 340 دەنگ پێش کاندیدەکەی هاوپەیمانی یاخود بەرەی عەرەبی بکرێت کە سەوسەن عەبدولواحیدە لە ئێستادا ئەمە
ئەو زانیاریانە و لەبارەی کاندیدانی کورد یاخود بازنەی یەکەم کە چاوێکی زۆری لەسەر بوو کورد دەیویست هەر پێنج کورسەکە باتەوە تاوەکو ئێستا کە دوایین ئەنجام لە ڕێژەی 139 دەنگی ئەو بازنەیە جیاکراوەتەوە شاخەوان عەبدوڵڵا بە 37,000 دەنگ لە پێشەنگە لە دوای ئەویش ئومێد محەممەد دێ کە 23,000 دەنگی هەیە ئەرچی دیلان غەفوریشە زیاتر لە 21,000 دەنگی هەیە سەباح حەبیبیش زیاتر لە 15,000 دەنگی هێناوە مهەیمەن حەمدانی کە کاندیدی سەربەخۆی عەرەبە لەم هەڵبژاردنەدا مفاجعەی بۆ کورتۆما کردوتانی ئەو بازنەیە کورسێک بووە بۆ خۆی لە 12,407 دەنگەوە زیادی کردووە بۆ 14,358 دەنگ کە تاوەکو ئێستاش بە جیاوازی 3,000 دەنگ لە پێش کاندیدەکەی هاوپەیمانی کوردستانە موعەید غازی کە ئەو 11,000 دەنگ هێناوە لە بازنەی دووەمیش شە ساڵحی 19,000 دەنگی هەبووە زیاد بووە بۆ 22,000 دەنگ گەیلان قادر لە 11,000 دەنگەوە زیاد بووە بۆ 13,000 دەنگ نەجوە حەمید لە 10,000 دەنگەوە زیاد بووە بۆ 11,000 دەنگ و لە بازنەی سێمیش ئەگەری گۆڕانکاری هەیە لەبەرەوەی تاوەکو ئێستا ئەو کەسانی دەرچوونە پیاون و کورسی پێکاتی ئافرەتان لەو بازنەیە نەماوە محەممەد عەلی تەمیمی کە 21,000 دەنگ بووە